کاتتان باش خوێندکارانی عزیز، وانەی ئەمڕۆمان لە مێژووی تورکیا و تاریخ لە هەفتەی سێمدا وانەی یەکەممان تایبەتە بە پەیمانی لۆزان لە 24 تەمموزی ساڵی 1923. وانەی ئەمڕۆمان بە ناوی خوای گەورە و میهرەبان دەست پێ دەکەین. لە دوای ڕاگەیاندنی پەیمانی سیفەر لە 1920 گورزێکی گەورە لە بزوتنەوەی نیشتیمانی گەنجە تورکەکاندرا کە لەلایەن لیژنەی ئیتیحادی تەرەقی سەرپەرشتی دەکرا. بەڵام دواتر ئەم بزوتنەوەی گۆڕا بۆ جوڵانەوەیەکی سەرپاسی لە ئەنادۆڵ و ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی تورکیا لە دژی دەوڵەتی عوسمانی لەژێر ناونیشانی شەڕی سەربەخۆیی حەربی استیقلال. کەسایەتێکی نوێی خستە سەر گۆڕەپانی تازەی دەوڵەتی عوسمانی کە مستەفا کەمال ئەتاتورک و جەرەناڵە هاوڕێکانی کە پێکهاتبوون لە عیسمەت ئینۆ و جەلال بایار، حوسێن ڕەئوف، عەلی فوئاد ئەتاتبایە. شایانی پاسکردنە ڕۆڵی تورکیا لە دوای سەرکەوتنەکانی شباکەی مستەفا کەمال ئەتاتورک بەسەر ئەرمەنیەکان لە باکوور و ڕۆژهەڵات و یۆنانیەکان لە باشوور و ڕۆژئاوا و ئەنادۆڵ و ڕۆژئاوا دەرگای دیپلۆماتی لەسەر حکومەتێکی ناشەرعی بەردەوا خودی مستەفا کەمال ئەتاتورک حکومدارە بێت. بۆیە دەوڵەتانی سەرکەوتوو یاخود هاوپەیمانان لە دوای جەنگی یەکەم جارێشتر بۆ دیاریکردنی حکومەتێک کە تورکیای دوای شکستی ئیمپراتۆریەتی عوسمانی بەڕێوە بووبات و پێویست بوو گفتوگۆ لەگەڵ گروپێکی تازەدا بکرێت کە ڕابەرایەتی شەڕی استیقلالیان دەکرد. بەڵام ئەم دەرفەتپێدانی دەوڵەتانی ئەوروپی بە تایبەتیش بەریتانیا و فەڕەنسا بە تورکیا و ئەتاتورک وەک ڕووی یەکگرەوە دەرفەتەکەیان خۆستەوە و بە مەرجێ وڵاتانی سەرکەوتووی شەڕی یەکەمی جیهانی کار لەسەر جێبەجێکردنی مادەکانی پەیمانی سێڤەر نەکەن، بە تایبەتی ئەو مادانەی کە چارەنووسی سنووری دەوڵەتی داهاتووی تورکیا دیاری دەکەن. بەلای وڵاتانی وەک بەریتانیا و فەڕەنسا گرنگ بوو کە تورکیا وەک وڵات و شوێنگەی جوگرافی ڕۆڵێکی چارەنووسسازی دەبێت لە یەکلایکردنەوەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە هەمان کاتیشدا دەوڵەتانی ئاماژەپێکراوسەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان وەک داگیرکێک بە ناوی یان بە نێوی سەرپەرشتیکردن واتە ئینتیداب بەڕێوە دەبن. بۆیە لە 20 تشرینی دووەمی ساڵی 1922 کۆنگرەی لۆزان کرایەوە. گروپی گفتوگۆکاری وڵاتانی ئەوروپی وەک لایەنی یەکەم گەسێ بکەین ئەمە وڵاتەکانی ترە بەشێکە، ئەمە نمودانی تورکیانە، ئەمە عیسمەتی ئینۆیش نمودانی وڵاتەکانی ترە. بەریتانیای مەزن، فەڕەنسا، ئیتالیا، یابان، یۆنان، سلۆڤینیا، سەربۆکراتیا و ڕۆمانیا ئەوانە تێدا بوون. هەروە وڵاتانی نێوێتی سۆڤیەت کە پەیوەستی هەندێ مەسەلەی تایبەت بوون بە پەیوەستی هەندێ مەسەلەی تایبەت بە سنوور و کێشە مێژوویەکان دەیگرتنەوە وەک ئۆکرانیا، جۆرجیا، ڕۆمانیا، بوڵغاریا و ئەوانان ئەندامی ناکارای دانوستانەکانی کۆنگرەی لۆزان بوون. گروپی گفتوگۆکاری تورکیا وەک لایەنی دووەم عیسمەت ئینۆ کە ژەرەناڵی جەنگی سەربەخۆیی بوو و وەزیری بەرگری بۆ سەرۆکی وەفدیش بوو، حوسێن ڕەئوف ئۆربای سەرۆکوەزیران، یوسف کەمال وەزیری دەرەوە. ئەوەی شایانی باسە مستەفا کەمال ئەتاتورک عیسمەت ئینۆی کرد بە سەرۆکی شاندی تورکی بۆ لۆزان کە بەپێی سەرچاوە مێژوویەکانی تورکیا ئەمە دەگەڕێتەوە بۆ دوو خاڵی زۆر گرنگ هۆکارەکەی یەکەم. ئەم دیاریکردنە دوو هۆکاری هەیە. یەکەمیان سەرۆکوەزیران حوسێن ئۆربای بە هێڵی بەرژەوەندەکانی یەکێتی سۆڤیەت نزیک بوو و دووەمیان یوسف کەمال وەزیری دەرەوە لە هێڵی بەرژەوەندەکانی بەریتانیای مەزن نزیکتر بوو. بۆیە دانانی یەکێ لە ژەرناڵەکانی سوپا بۆ گفتوگۆی چارەنووسساز لە هەمان کاتیشدا یەکەمین تاقیکردنەوەی نێودەوڵەتی و بۆ حکوومەتێک کە هێشتا هیچ ئاسۆیەکی ڕوونی نەبوو، هیچ سنوورێکی دیاریکراو و دەنپێدەنراو
لە چارچێوەی سنووری نوێی جیهان دەنەخشێندێت لە دوای جەنجێکی جیهانی گەورەدا. ئەمە ڕسمەتینەوە بوو لەمان کاتدا کە جەڕەناڵ بوو و زێری بەرگری بوو و لەمان کاتیشدا سەرۆکی وەفتیش بوو. ئەمە سەرۆک وەزیران حوسێن ڕۆف ئۆربای و ئەندامی شاندی تورکیا بوو لە گفتوگۆکانی لۆزان. ئەمەیان یوسف کەمال وەزیری دەرەوەی تورکیا و ئەندامی شاندی گفتوگۆکانی کۆنگرەی لۆزان بوو. لە مانجی تەشرینی دووەمی 1920 طبعا لەو فترەی کە دەستی پێکرد اینجا کە تاوەکو شوباتی ساڵ 1920 ئەو گفتوگویانە بەردەوام بوون. لە ساتەکانی گفتوگۆی نێوان تورکیا و وڵاتانی سەرکەوتووی جەنجی جیهانی یەکەمدا بە تایبەتی بەریتانیا لە ڕێگای وەزیری دەرەوەی لۆرد کێرزن بە دەنگێکی زۆر بەرزی سەرکەوتن قسەیە کرد. لە قسەکاندا زۆر گرنگی بە پەیماننامەی سیڤەری 1920 دەدا. بەڵام وەفدی تورکیا سیڤەریان خستە بۆ مێژوویەکی کۆنەوە، بۆیە تێڕوانینی هەردوو لا زۆر دژی یەکتری بوون. هەرچەندە وەفدی تورکیا بەردەوام لەگەڵ ئەنقەرە لەسەر هێڵی گفتوگۆ بوون و ڕاگۆڕینەوەدا بوون. یەکێ لە هۆکارەکانی ئەم بارودۆخی ناو بابەتەکانی کۆنگرە کە تایبەت بوون بە سێ دەوەرەی زۆر سەرەکی. یەکەم، کێشەی زەویەکانی دەوڵەتی تورکیای داهاتوو و چارەنووسی سوپایەکەی. دووەم، ئابووری و دارایی. سێیەم، بارودۆخی بێگانەکان و کەمەنەتەوەکان. لە مانجی تەشرینی دووەمی 1922 تاوەکو شوباتی 1923 هیچ دەرەنجامێکی گرنگ بەدەست نهات بۆ یەکلایکردنەوەی کێشەکان، بە تایبەتی لە کێشەی مووسڵ و تەنگەکان و سنووری تراکیا لە ڕۆژئاوای وڵاتی تورکیا. لە دوای گەڕانەوەی وەفدی تورکیا لە لۆزان لە پەرلەمانی ئەو وڵاتە کەوتنە بەر هێرشی پەرلەمانتاران کە وازیان لە زۆر لە مافی تورکیا هێناوە، وەک دەستبەرداربوونی سەرەتایی لە کێشەی ویلایەتی مووسڵ کە ئەمەیان بە دەرچوون لە میساقی نیشتیمانی تورکیا دادەنا کە پەرلەمان تورکیا یان حکوومەت پەرلەمانی حکوومەتەکەی ئەنقەرە بەسەندی کردبوو. لە شوباتی 1923 لایەنی تورکیا راپۆرتێکی سەد لاپەڕەیی ڕادستی وڵاتانی سەرکەوتووی شەڕی یەکەمی جیهانی کرد، بە تایبەتیش هەر چوار دەوڵەتەکە بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و یابان. بۆ گفتوگۆکردن لە گەڕی دومی کۆبنەوەکانی لۆزان لە 23 نیسانی ساڵی 1923 کۆبنەوەکان لە لۆزان دەستی پێکردەوە. ئەمەش دوای هەڵسەنگاندنی داواکانی تورکیا لەو راپۆرتە سەد لاپەڕەییەدا کە بە تایبەتی شارەزانی نێودەوڵەتی ئەو کاتە هەڵسەنگاندنی سیاسیانی زانستیان بۆ هەموو وردەکارەکانی نێو راپۆرتەکە کردبوو. بۆیە لە بەردەوامی گفتوگۆکانی سێ مانگدا لە 17 تەمموزی ساڵی 1923 گەیشتنە ڕێککەوتن. بەڵام ئیسمەتینۆ سەرۆکی وەفدی دانووسکاری تورکی تاوەکو ڕەزامەندی ئەتاتورکی وەرنەگرت، ڕێککەوتنەکەی مۆر نەکرد. بۆیە لە 23 تەمموزی ساڵ 24 تەمموزی 1923 پەیماننامەی لۆزان مۆر کرا. ئەمە کەساتی مۆرکردنی پەیماننامەکەیە کە مۆریان کرد. لە ئەمەش ئیمزای ئەو ئەندامانی وڵاتانی سەرکەوتوو هەروەها ئەوانەی سەرەوە ئەسماتینۆ حوسێنڕۆف و کەمال یوسفن. ئەمانە ئەو کەسایەتیانن کە ئەوان مۆریان کرد لەسەر ڕێککەوتنامە یان پەیماننامەی لۆزان لە نێوان وڵاتانی ئەو کاتی کە مۆر کرد لە وڵاتانی بریتانیا و فەڕەنسا و یابان و یۆنان و سربۆکراتیا و ڕۆمانیا و سلۆڤینیا لەلایەک و حکوومەتی ئەنقەرەی بابڵێن کە دواتر پێیان گوت دەوڵەتی داهاتی تورکیای نوێ یان دەوڵەت تورکیای هاوچەرخ مۆر کرا. پەیماننامەکە لە چەند بەند پێکهاتەبوو؟ لە 143 مادە پێکهاتەبوو و دوو پاشکۆ لەگەڵدا بوو کە دابەشی سەر 5 بەشی سەرەکی بوو وەک کە بەم شێوەی خوارەوە. بەشی یەکەم ڕێسا ڕامیاریەکان لە 3 بەندی سەرەکی پێکهاتبوو. بەشی دووەم یاسا داراییەکان لە 2 بەندی سەرەکی پێکهاتبوو. بەشی سێیەم یاسا ئابوووریەکان لە 6 بەندی سەرەکی پێکهاتبوو. بەشی چوارەم پەیوەندیەکان و کێشە دروستەکان لە 2 بەندی سەرەکی پێکهاتبوو. بەشی پێنجەم دەسەڵات پێدانی جۆراوجۆر لە 3 بەندی سەرەکی پێکهاتبوو. دەوڵەتی تازەی تورکیا لەلایەن وڵاتانی ئەوروپا بەڕەسمی ناسێنرا وەک کۆمارێکی دیموکراتی ئەلمانی نەتەوەی لەسەر نەخشەی نوێی جیهان کەم دەستکەوتانەی بۆ دەوڵەتی تورکیا بوو. یەکەم،
ئەنادۆڵی ڕۆژهەڵات و باشوور و ڕۆژهەڵات واتە باکووری کوردستان و بەشێک لە تراکیا خرانە سەر سنووری دەوڵەت تازەی تورکیا بە نزیکەی 18,000 کیلۆمەتر چوارگۆشەکە ویلایەتی ئەسکەندەڕۆنە ئەمڕۆ لە تورکیا پێی دەگوترێت پارێزگای هاتای لەلایەن فەڕەنسا بەخشرایە دەوڵەتی تورکیا. سێیەم، دڵنیاکردنەوەی تورکیا لە دروستنەکردنی دەوڵەتی ئەرمینیا و کوردستان لەسەر خاچی تازەی کۆماری تورکیا. چوارەم، سەرپەرشتیکردنی دەوڵەتی تورکیا لەسەر کاروبارەکانی هەموو تەنگەکان و دەسەڵاتی وەرگرتن و ڕسوماتە گومرجەکانی هەبێت بەدەر لە بەخشینی بێگانەکان کە دەسەڵاتی بەسەر ئەواندا نەبوو تاوەکو ساڵی 1929 کە تاریفەی گومرجی گۆڕی. پێنجەم، تورکیا هیچ قەرەبوویەکی جەنگی نەژمارد بەڵام چارەنووسی گەلی کورد بە پێی ئەم پەیماننامەیە لە بۆتەی دەوڵەتی تازەی تورکیادا توایەوە، هەرچەندە لە دوای کەمتر لە 2 ساڵ لە مۆرکردنی ئەم پەیماننامەیە شۆڕشی شێخ سەعیدی پیران هەڵگیرسا لە 1925، شۆڕشی ئاگری 1930، شۆڕشی سەید ڕەزای دێرسیم 1937 ئەم سێ شۆڕشە گەورەیە لە دژی لۆزان هەڵگیرسا کە دڵنیایی بەخشێ تورکیا کە دەوڵەتێکی کوردی لەسەر خاچە و ئەو نەخشێنراو نییە هەتا لە داهاتوێکی دووریژە. بۆیە تاک ئامانجی لۆزان ئەو دەوڵەتە کوردی لێ ناوبەر کە سیفر نەخشاندە بووی لەسەر ڕووبەری 20 لە سەدای تێکڕای خاچی کوردستانی گەورەدا. لە پوختەی ئەم بابەتەماندا ئەم وانەیەماندا لە نوێترین لێکۆڵینەوە مێژوویەکان دەرکەوتووە کە پەیمانی لۆزان، پەیمانەکانی سایکس بیکۆ و پەیماننامەی سیڤەر و وەسان ڕیمۆنی لەسەر دابەشکردنی خاکەکانی بێکاریگەر چونکە مستەفا کەمال ئەتاتورک لە بارودۆخێکی سەختی شەڕەکەی بە ناوی سەربەخۆیی ملکەتی بۆ دەوڵەتانی سەرکەوتووی جەنگی جیهانی یەکەم و دەوڵەتی عوسمانی نەبوو. خۆڕاگری تورکە نەتەوە پەرستەکان و بۆ دروستکردنی نیشتیمانێکی گەورەی تورک و دابینکردنی مافی هەموو نەتەوەکانی ئەم نیشتیمانە لەسەر خاک و ڕەنجی کوردانی باکووری کوردستان بوو کە توانی باشتر ڕاوە لە نفوزی فەڕەنساویەکان و باکوور و ڕۆژهەڵات لە ڕووس و ئەرمەنەکان و باشوور و ڕۆژهەڵات لە نفوزی ئینگلیزەکان و بپارێزێت و ڕۆژئاوای ئەنادۆڵ لە یۆنانیەکان پاک بکات کەمە بوو بە سەرەتای بناغەیەکی گەورەی بەهێز بۆ کەوتنی حکوومەت لەسەر شانۆی سیاسی و پەیوەندی نێودەوڵەتی لە تەشرینی 1922 تاوەکو ئەمڕۆ کە یەکەم بەرەمی پەیمانی لۆزان بوو بۆ کوشتنی خەونی دەوڵەتی کوردی بوو کە پەیماننامەی سیڤەر لە 3 مادە بەناوبانگەکەی لەسەر 20 لە سەدای خاچی کوردستانی گەورە نەخشاندبووەوەی. ئەمە ئەو بابەتە بوو کە باسمان کرد ئەوڕۆ لەسەر پەیمانی لۆزان. طبعاً هەندێک ڕوونکردنەوە گرینگە لەبۆی وەکەوەی کە لە ئەوەی هەیە لە وێنانی کە دامنایە بەڕاستی گرینگە ئەگەر ئێمە بینەوە سەرەتا سەیری بکەین. ئەمە کردنەوە یەکە لە لایەنەکانی گفتوگۆکان کە قسەی تێداکەن لە وێنەکەدا دیارە بەیانێکە خوێندرێت و یان لاپەڕێک بەدەستی نوێنەری ژاپۆنەوێ لە شێوەی ناسیمای دیارەکە دەخوێنێتەوە بەمە عسمەتی نونۆیە کە شەڕەناڵ بووە دواتر وزیری بەرگری بۆ سەرۆکی وەفد بوو و لە 1923 تاوەکو 37 سەرۆک وەزیران و دواتر لە دوای مردنی مستەفا کەمال لە 10/11/1938 لە 11/11/1938 بۆ سەرۆک کۆمار تاوەکو 1950 لە 1950 وازینەکە سەرۆکی معارەزە بوو طبعاً لە هەڵبژاردن دۆڕاندیان پارتی گەلی کۆماری تورکی پارتی دموکراتی تورکیان دۆڕاند تاکو تەتای 27 ئایاری ساڵی 1960 کرا دواتر لێوە بۆ سەرۆک وەزیران لە هەڵبژاردنەکانی ساڵی 60 تاوەکو 64 دواتر وازی لە سیاسەت هێنا. ئەمە حوسێن ڕەووفا کە زوو دوورکەوتەوە لە مستەفا کەمال چەندێک لە هاوڕێی نزیکەکانیشی بوو و ئەوە یوسف کەمالە کە وەزیری دەرەوەی تورکیا بوو
ئەمە ئەو نەخشەیە کە بە پێی سیڤەر باوەڵین پێشنیاز کرابوو لە بۆ ئایندەی تورکیا هەتا دەوڵەتی تورکیا ئەوەندە چکە لەلایەک ڕووسەکان و ئینگلیز و ئیتالی و فەڕەنسی و ئیتالی و هەروەها یۆنانیەکان و ئیستانبوڵش لە بەندەستی دەوڵەتانی هاوپەیمانە بوو. طبعا ئیستانبوڵ بەشێکی یاسایەکەی لە بۆ ئەو حکوومەتیانەوە دەوڵەتەی دەوڵەتی عوسمانی کە بە پێی سیڤەر دانراوە و بڕاندرابەوە. بەرحەڵ ئیتر ئەمە وەکو دەڵێ سەری نەگەر ئەمە لە کاتی مۆرکردنی پەیمان نامەکەی کە زۆر بڵاوە ئەو وێنەیە هەروەها ئەوە ئیمزایەکانە کە نوێنەری وڵاتان نوێنەری تورکیاش ئیمزایان کرد. تاوان ئەو ڕەخنەگرەکانی تورکیا دەڵێن لە پێش لۆزان سنوورەکانمان فراوانتر بوون. لۆزان ئۆنجەسی لۆزان سۆڵەسی یعنی پێش لۆزان دوای لۆزان ئەڵێن دوای پێش لۆزان ئەمە حەلەب و مووسڵ و کەرکووک و ئەوانە لە بەدەستدا بوون یعنی بەڵام وانە لەبەرەوەی حەلەب لە بەندەستی فەڕەنسیەکاندا بوو هەروەها مووسڵ و کەرکووک و ئەوانش لە بەندەستی ئینگلیزەکاندا بوو ئەوان توانیان کە ئۆزدەمیر بنێرن کەنگۆ لە کوردی هاچەرخە خوێن پێویست ناکرد چینە سەر مۆزوعی تەنها دێ منطقەی ڕواندز و کۆیە و ڕانیە و هەتا نزیک سلێمانیەڕەوە دوای گەڕێتەوەدە ناتوانێت ئەو ناوچانە بگریتەوە ینی ئەو ناوچانە پێش لۆزان تەمەنەوە باسی ئەگە ئەو خەریتەیە لۆزان ئۆنجەسی یعنی ئەگەر ئەوە ساڵی 1970 مانجی 11 بە 11 ڕاست بوو بەڵام دوای 11 کە دوای مدنەی مۆدۆڕۆس ڕایگەیاندرا بەریتانیا هەموو تقانە و فەڕەنسیەکان ئەو ناوچانە هەموو کۆنتڕۆڵ کردبوو یعنی طبعا ئەوەش ئەو ڕەخنەشیان بێزگە لەوەی کە ڕەخنەشە ڕاستیش نییە یعنی ئەو نەخشەیە کە باسمان کرد یعنی کە پێی ئەوەی لۆزان ئەوەندە دانرابوو سیڤەر ئەو دوای لۆزان ئەوەی لە بۆ دەوڵەتی تورکیای هێنا تەوان کاریکاتێریشیانە لەسەر فەرمانی لۆزان یعنی ئەو کاریکاتەران تەماشەکە لێرە معنای ئەوەیە کە ئەوی نوێنەری ئینگلیزە زۆر وەکو باسمان کرد کە بە دەنگێکی بڵین لۆرد کردن قسەیە کورد و ئەوە بوو با بڵین تاوانەوە ئیمزایەکانن کە وێنەیان لەسەر کردیە وەکو ئەوەی کەوە جۆرێک لە وەکو دەڵێ بەوە چ بڵندەوە وەکو دەڵێ تەماشای کردێ ئەو ئیمزاکردن ئەوە عیسمەتی نوێیە ئەو ئیمزاکردنە چیە ئیمزاکردنێکی ناچاریە یعنی زۆر شتە لە گاڵتە پێکردن یعنی هەی اینجا ئەمە یعنی با بڵێن ئەوەیان دیسان ئەوە شەر لەسەر ئەوەیە لەسەر دەمی نوێیە کە تورکیا داوای هەڵوەشانەوەی لۆزانە کاتن یعنی بۆ شێوەی کە تەماشاکەین ئەوەش هەمان کاریکاتێر تەمەنەشە کاریکاتێرشکیە لەسەر ئەوەی کەوا کە ئەو شەر عیسمەتی نوێیە لەگەڵ جەماعەتەی چوتە سەر بەندەکانی لۆزان یعنی مەسەن وەکو بنپێکردنی لۆزانە یان قبوڵی ناکاتن کە هەیە اینجا ئەوش عینی هەر کاریکاتێرشکێ لەسەر لۆزان سوپاستانەکەم سوپاس لە بۆ ئامادەبوونتان لە بۆ گوێگرتنتان هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن بەخوای گەورەتان ئەسپێرم تاوەکو هەفتەی داهاتوو